بە دروشمی هەمیشە هاندەر و پاڵپشتی ئێوەین شێرە کوڕانی قەڵای سەوز. هاندەرانی یانەی برایەتی پاڵپشتی یانەکەیان بوون بەرامبەر یانەی دەربەندیخان و یاریزانانیش سەرکەوتنیان لە یاریەکە کردە خەڵاتی جەماوەرەکەیان لە خولینە یابی کوردستان و لە یاریێکی هەفتەی 16هەمی خولەکە. یانەی برایەتی لە یاریگەی خۆی میوانداری دەربەندیخانی کرد و یاریەکەشی بە 3 گۆڵی بێ بەرامبەر لێ بردەوە. یاریەکە بە فیکەی نابوژیان زانە عەبدوڵڵا دەستی پێکرد و دوای کەمتر لە خولەکێک شێرزاد حوسێن یەکێک لە خێراترین گۆڵەکانی خولینە یابی تۆپی کوردستانی تۆمار کرد و برایەتی لە یاریەکە پێشخست. برایەتی پێداگر بوو لە یەکلاکردنەوەی ئەنجامی یاریەکە و لە خولەکانی 9 و 12 لە ڕێگەی جوتە یاریزانە کەلاریەکەی بیلال ساڵح و عەلی کاکەمینە 2 گۆڵی تریان تۆمار کرد و تا ڕادەیەکی زۆر لەم چارەگە سەعاتە ئەنجامەکەیان بۆ خۆیان یەکلا کردەوە. ئەگەرچی برایەتی زوو گورزی خۆی لە یاریەکە وەشاند بەڵام یاریزانانی دەربەندیخان دەستەوەستان نەوەستان و ناوە هێرشیان بۆ سەر گۆڵی برایەتی دەبرد. بەڵام زۆربەی هێرشەکانیش لەلایەن سەرنگ موحسینی گۆڵپارێز و بەرگریکارانی برایەتی بەرپەس دەدرایەوە. دوجار نیوە یەکەم بە 3 گۆڵی بێوەڵام بە پێشکەوتنی برایەتی تەواو بوو. جێمی دووەمی یاریەکە دەستی پێکرد و بەهۆی کشانەوەی برایەتی بۆ پارێزگاریکردن لە ئەنجامی یاریەکە. دەربەندیخان فشارێکی زۆری خستە سەر گۆڵی برایەتی بەڵام بێ ئەنجام و بێ ئەوەی بتوانن هیچ گۆڕانکاریێک لە ئەنجامی یاریەکە بکەن. سەرنجام ناوبژوانی یاریەکە فیکەی کۆتایی یاریەکەی بە سەرکەوتنی یانەی برایەتی بە ئەنجامی 3 گۆڵی بێوەڵام لێدا و بەم سەرکەوتنەش برایەتی کۆی خاڵەکانی بۆ 23 خاڵ بەرز کردەوە بۆ خانەی پێنجەمی خولەکە سەرکەوت و هەرچی دەربەندیخانیشە شکستێکی تری نووسیەوە بە 14 خاڵ بۆ خانەی 12 دابەزی. بەڕاستی ئێمە چەند هەڵەیە کرا لە هێڵی دواوەمان ئەو هەڵانە بۆ سەبەبیەوەی کە گۆڵەکانمان لێ بکرێنە بە یاریکردنی ئێمە زۆر باشتر بووین بەڵامی تر ئەو هەڵانەمان کرد گۆڵەکانمان لێ کرا و یاریەکەمان بۆ ڕاز نەکرایەوە. هێشتا دەوری زۆری ماوە دوور و درێژە یعنی ئێمە 9 یاریمان ماوە 10 یاریمان ماوە ئینشەڵا هەوڵەین بەرەو باشی بڕۆین. بەڵێ پێشش سپاس بەخوای گەورە توانمان ئەمڕۆ یاریەکە لە بەرژەوەندی خۆمان کۆتایی پێبێن و بەنجامی 3-0 و پیرۆزبایی لە دەستەی مدەڕیب و هاندەران و بەگشتی دەستخۆشیان لێ دەکەم یاریش باشمان ئەنجامدا و شایستەی سەرکەوتن بووین ئینشەڵا دەبتە دافعک لەو یاریەکانی داهاتوو سەرکەوتن بەدەستێنین ئینشەڵا. برایەتی لە قۆناغی دووەمی خولینە یابی تۆپی پێی کوردستان ئەرشی ڕاهێنەرایەتی بە مەحموود مەجید سپارد و ئەو ڕاهێنەرش لە 3 یاری خۆی لەگەڵ یانەی برایەتی توانیوێتی 2 سەرکەوتن و بەرامبەرێک بۆ یانەکە دەستەبەر بکات و هەنگاو بە هەنگاوی ژیانەکە لە پێشەوەی ڕزبەندی خولی یانە نایبەکانی کوردستان نزیک بکاتەوە. ئومێد ئیبراهیم، گەلی کوردستان، هەولێر.